بینەران و بیسەرانی ئافۆرانویست ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی دیکەی مایکی ئافۆرا بە ئێوەی بەڕێز شاد بووینەوە. ئەمڕۆ لەسەر پرسێکی گرنگ قسە دەکەین کە پرسی دادگایکردنی عەزاز بوو، یەک لە ڕووداوە نیشتیمانیە گرنگەکانە کە پێویستە هەڵوەستەی جدی لەسەر بکرێت. لەگەڵ هاوڕێی بەڕێزم چاودێری سیاسی و سەر و ڕۆژنامەنووس یواسێت سەلیم دەردەشەی ئەو بابەتە دەکەین سەبارەت بە گرنگی دادگایکردنی عەزاز. بەڵام هاوڕێ هیوا دەمەوێت پێشەوەی بچینە ناو بابەتەوە پرسێکی دیکەی نیشتیمانی هەبوو، پێم وایە دوێنێ پازدەی ئادا زانیاری وردا لەو بابەتەی ئەویش ڕۆژی زمانی کوردی بوو. ڕۆژی زمانی کوردی وەک پرسێکی جگاری گرنگی نێتەوە کەمان لە چیوە هاادانی زیاتر بەڕاستی ئەمە شیکەینەوە خراپ نییە بووی بزانانی بۆم بۆنەیە کەی دەست بڕیار درا ببێتە ڕۆژی زمانی کوردی لەوبارەوە زەناب خانەوادەی بەدرخانیەکان دوو سەروەری زۆر گەورەیان هەیە کە دوو مێژوویان بۆ خۆیان تۆمار کردیا. مێژووی یەکەم مێژووی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی بەربناوی کوردستان لە قاهرە، ئەو ڕۆژە بۆتە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی 22 نیسان. هەر جەلالەت بەدرخان لە ساڵی 32 لە 15 ئایار گۆڤاری هاواری دەرکرد. خۆ دەزانیت چەندی ژمارەی لێ دەرچوو، دوایە گۆڤاری هەتا و دوایوێ ڕۆژی نوێ لە ئەستەمبۆڵ دەرچوو. لە ڕۆژی دەرچوونی یەکەم گۆڤاری هاوار لە 15 ئایار 32 ئەو ڕۆژە بە ڕۆژی زمانی کوردی، چکە بەڕاستی هەم گۆڤارەکان هەم پێشتریش ڕۆژنامەکان وایان کرد زمانی کوردی ببێتە یەک لە زمانە هەرە زیندوەکانی جیهان. لە ئێستادا بە هەزاران زمان هەیە، بەڵام لە یونسکۆ 100 زمان تا ئێستا دانی پێدانراوە، لەنێ ئەو 100 زمانە لە ڕیزبەندی دەیەکەمەکان زمانی کوردیە. پێم وایە بە فەرمیش ڕایگەیاند بەڵێ بە فەرمی کە زمانی کوردێک لە زمانە زیندوەکانی دنیا. جاو فەزڵە دەگەڕێتەوە بۆ خانەوادەی بەدرخانیەکان، بۆیە دوێنێ 15 ئایار بەڕاستی بینیمان بە تایبەتیش لە باکوور و ڕۆژاوای کوردستان، ینی پرسی ڕۆژی زمانی کوردی زۆر بە گرنگی وەرگیرا، کۆنفرانس میتینگ پێشتر بینیمان، ینی لە هەوو لە چوارچێوەی سیاسەتی ئینکارکردنی زمان ویستیان تابلۆی دادگای عسەکە هێنایەنە خوارێ خەڵک لەبەرەوەی قبولی نەبوو بەبێ زمانی کوردی. یعنی ئێستا تۆ تەماشە بکە هیچ بۆ ئێمە لە باشووری کوردستان زۆر گرنگ نییە، چکە ئێمە بەڕاستی هەم قەدەغی زمانمان لەسەر نەبووە، هەمیش 30 ساڵە زمانی خۆمان قسەکەینەوە دەکەین. بەڵام لە ڕۆژهەڵات چەندی چالاکوان ئێستا لە زیندانە بەستە زمانی کوردی. لە باکوور بینیمان بەڕاستیەکێ بە دەستور قەدەغە کراوە، گرنگ بوو بۆیە مەزارێکی ترەوە دەرفەتە دەست خۆش بێ کە بە بیرت تێناینەوە ڕۆژی زمانی کوردی لە تەواوی ئەوانەی کە بە کوردی داخفن، ئەو دایکانێک کە توانیتیان بەڕاستی دەست بگرن بەو کەلتورە گرنگە پیرۆز دەکەین و هیوادارین زێدەتر بتوانین بچینە پێش. و من لەگەڵ پیرۆزبایی جەنابیشت پیرۆزبایی لە موسەعەد تەرەکەم قسە بەنامەکەی کاڵێ ئەگەر لەبەردەم دادوەر کاڵێ ئەگەر تۆ لە زمانی من بترسی بەڵگەی ئەوەیە لەسەر خاچی من ئەو دەوڵەتە دروست کردووە گەنگ ئەرجینا بۆ لە زمانی منەترسی. ئەم قسەیەکی زۆر گرنگە بەڕاستی بوو. کورد شاکاری گەورەی هەیە، کورد بەڕاستی خەڵکێکی یەکزار گەورەی هەیە کە خزمەتی زۆری بەمانەوەی زمانەکە کردووە. ئێمە کە هەردووکمان لە بواری نووسین ئیش دەکەین دەزانین، ینی زمان چەندە گرنگ بووە بۆ مانەوەی ئەو میلەتە. ئێستا دەیان میلەتی زۆر گەورە هەیە، ئێستا کەس نازانێ. مەسەرەن زمانی زگماچی دەسات ڕۆژی زمانی زگماچی لەوێ پشتۆنەکان لەو کاتێک کە لە پاکستان بوون ئینکاری زمانەکەیان کرا، ترخۆ پیشاندانیان کرد، 11 کەس لەوە بەڕاستی بوون بە قوربانی. بەڵام دواتر مانەوە زمانەکەیان ماوانی مانەوەی هەر زمانەک ینی مانەوەی میلەتەکە مانەوەی کەلتورمانەوەی مێژووی بابینە سەر تەوەرە ساسێک. من ئەمە بۆ تەوەرە ببەستەوە، یان تۆ لە کاتێکا لە ئامەد لە باکووری کوردستان لە ئەستەمبول خۆپیشاندان ئەکرا بۆ زمانی کوردی و ئازادکردنی زمانی کوردی. لە ڕۆژاوای کوردستان بە هەمان شێوە لە حەسەکەوەی باسی کرد تابلۆی بە زمانی کوردی لەسەر دادگایەوە دایانگرتە خوارەوە. لە ڕۆژهەڵات بە هەمان شێوە دەیان چالاکی کرد. هاوکاتی ئەوە لە باشووری کوردستان ڕووداوێکی گرنگەورە بوو، زۆر گەورە ڕوویدا، ئەویش دادگایکردنی عەزاز بوو. ینی بە بۆچوونی من
سەرەتای بە دیکۆمنتکردن و بە قانونیکردنی جینۆسایدی نەتەوەکەی ئێمە هیچ گومانێکمان لە ئەنفال و جینۆسایدی نەتەوەکەمان نییە، بەڵام تۆ کاتێک لەگەڵ جیهان قسەکەی لەگەڵ مێژوو قسەکەی بەبێ دیکۆمنت ناتوانێت قسە بکەیت، بەبێ قانون ناتوانێت قسە بکەیت. ینی زۆر ئێستا ئێمە هیچ وڵاتێکی سەرزەوی هیچ ڕێکخراوێکی جیهانی بە نەتەوەی گروپەکانیشەوە هیچ سیاسیەک هیچ حکوومەتێک لەمە دووە ناتوانێت نەکۆڵی لە ئەنفالبوونی کورد بکە، چونکە دادگایکردنی عەجاز بە یاسایی کرد، سەلماندی بە بەڵگەی کرد. ئەوانەی کە لە ئەوەلەوە لەگەڵ ئەم دۆسیە بوون بۆ چوونی من سەروەریەکی نیشتیمانی گەورەیان تۆمار کرد. هاوڕە هەندرێن بە تەنیا دادگایکردنی کەسێک نەبوو، بگرەوە دادگایکردنی پرۆسەیەک بوو کە دەوڵەت بوو کە دەوڵەتێکی لە پشت بوو، کە سیاسەتێکی لە پشت بوو، کە عەقلیەتێکی لە پشت بوو کە دەیویست کورد بوونی کورد نهێڵێ لەسەر زەوی. ینی تۆ پرۆسەکە سیرکە، ینی لە چیمیاباران و دواتریش لە ئەنفال لە ڕاگواستن دەستی پێکرد، هەموو خەڵکەی لە ئۆردگاکان کۆ کردەوە بۆی بە ئاسانی بتوانێت زەفەریان پێ بە دوای ڕایان بگوازی دوای لە کەمپەکان کۆی کردنەوە مەسەرەوە کەمپی تۆبزاوە کەم بادینان لە هەموو ئەوانە کۆی کردنەوە دوای ژن و پیاوی لێکاوێرکردن کە لە قانون ئەوە پێ دەسێتە نێو چوارچێوەی جینۆساید لەبەر ئەوەی بەڕاستی ئەوە لێکاوێرکردنی جنسەکانی بەشەریەتە. واتە ئەوەی ئێستا کرا ئەوەی کە هەفتەی ڕابردوو لە بەغدا لە دادگای ڕەسافا کرا بە تەنیا دادگاییکردنی حەجاز نەبوو، بگرە دادگاییکردنی سیستەمێک بوو، یاسایەک بوو، عەقلیەتێک بوو کە عەقلیەتی ئینکارکردنی کورد بوو، دەویست کورد لە ناو ببا. زۆر گەورە بوو، زۆر گەورە بوو. ئەمە تۆ بینیت شاید حاڵەکان بە چه حەماسەتێکەوە هاتنە دەڵەوە سرودی عێراقی بیان گوتەوە، گوتیان ئێمە بەو جلەی کە پێی ئەنفال کراین بەو جلات بەو دایکە جلک ڕەشانە جاریشتر ئەمە هاتین بەو جلە ڕەشانەوە لە بەردەم دادوەر لە بەردەم جیهان تاوانبارێکمان خستە قەفەزی دادگا کە سەرنجام بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچوو کە بەڕاستی ئەمە دەستکەوتێکی گرنگە، بەڵام ئەوەی گرنگە دەبێت لێرەوە کۆتایینێت، ئەوە دەبێت دەواازە شتی بکەی بە دووازە بێت. ینی ئەم پامێشکە شتێدا بوو، پامەشکەش ئەوە بوو کە زوڵمکردن و ستەمکردن بێ وەڵام نامێنێ. ینی ئەمڕۆ کە زوڵم لەگەلی کوردەکەی لەگەل نەتەوەیەکەکەی کوردیش مەڵێ هەر نەتەوەیە، ینی کە تۆ زوڵمت کرد کە ستەمت کرد بەڵگەی ئەوەیە ئەم زوڵم مستەمە بێ وەڵام نامێنێ، ڕۆژێک دێ ئەو وەڵامە حەقیقی خۆت وەرەگریەوە کە عەجاز وەریگرتەوە. جاما ئەمە سەرەتای وەکو بەڕێزت باسکردە گرنگە سەرەتای وردە دیکۆمنتکردنی ئەو هەموو تاوان و جینۆساید و ئەنفالە بێ کە دەرحق بە کورد کرا. ینی هەتا وشەیەکێ دەڵێ جینۆساید کراوین ئیکۆسایدیش کراوین. ئیکۆساید مەبەستی لە ژینگەیە، ینی لە ڕووی ژینگەیشەوە خاکەکەمان ئەمە وێران بووە، ینی سوتێنراوە، تێکدراوە، پیس کراوە، ینی وێران کراوە. ئێمە جیهان و دەوڵەتی عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی و نەتەوەی گورتەکانیش لە ڕووی ئیکۆسایدیشەوە هەر دەرحەق بە کورد کەم تەرخەم. ئەنی ڕۆژێک بێ ئەبێ ئێمە داوای قەرەبووی ژینگەیش بکەینەوە کە ئەو خاکە جوانە ئەو نیشتیمانە جوانیان لێ پیس کردوین لیان ژەهراوی کردوین. ێستاش گومانەکرێ لە هەڵەبجە مناڵک لە دایکە بێ ناڵی سەقەت زۆرە. بەڵێ کاریگەری هەم ئەوەی جەنابەت باست کرد سەرچی چیمیایی ڕاگواستێن تێکدانی دەیەکان دەیان دێ ئێستا ناتۆ سە ستایری خۆی لەبەری سەرچاوەکانی ژیانی لێ تێکدرا، کانیاوەکانی تەقێنراوە، دار و باغ و باغەواتی لێ سووتێنرا، ڕزی کۆر کراوە کە بەڕاستی هەموو ئەوانە مەزدەری ژیانی ئەو کەسە دێهات نیشینانە بوون. یعنی تاوانەکە نابێت تۆ بە تەنێ زۆر بە بەسیتی بیبینی هەزاران کەس 1970,000 کەس ڕاگوێستراوە و ئەنفال کراوە لە نگورە سەلمان ئەو تاوانانی بەرانگە هەر لەبەرەوەش دادگاکردنی عەجاز بەسیت نییە، نابەسیت نییە، بەدڵنیاییەوە بەسیت نییە و سەرەتایەکیش دەبێت بۆی کە خەڵکیکەی بەدوا دەبێت. دەزانی یەک لەو داوانەی ئێستا کە سوکاری ئەنفال و شەید کراوان کە پێم وایە لەو چەند ڕۆژە یاداشتێکیش بڕاو دەکەنەوە ئەوەیە کە
زوو حەجاز لە سێدارە نەدرێ بگرە هەموو سەرەداوەکانی ئەو پرۆسەی پێ ئاشکرا بکرێت خۆوەری ویستی کار بکە بەڵام لەبەرەوەی پێشتر دانانی هەبوو بردنیشان بۆ شوێنی جەریمەکە ینی بۆیە زۆر گرنگە هەموو ئەوانەی کە وەکو حەجاز دەستیان لەو تاوانە گەورەیە هەیە لە جینۆسای دیگەری کوردەیە برێنە بەردەمدانگا بەوانی ناوخۆی خۆشمانەکانیشمانەوە بەوەی کوردەکانی شۆچکە دەزانین ئێستا بە بڕیاری دادگای باڵای ئەنفال ژمارەیەک تاوانباری مستشار و مەفرزە خاصە کە ڕۆڵیان هەبووە لەوە کە دەستی ئەوان لەو تاوانە گەورەیە هیچی کەمتر نییە لەوەی حەزاز و ئەمسالی حەزاز و سەرانی بەعز بەڕاستی پێویست دەکا ئەوانەش چیت کە داڵدە نەدرێن بگرێ ئەوانش ڕادستی دادگا بکرێن بۆ ئەوەی ئەزمموی ئەنفال ئەزمموی عقلیەتی ئەنفالی بەرامبەر بە ملەتی ئێمە بنبڕ بکرێت کەس جورئەت نەکات کە جورئەت نەکات جارێکی تربییر لە تاوام کاتەوە بەرامبەر بەونەتەوەیە بەرامبەر بنەتەوەی ئێمە بۆ من لەم ڕوانگەیەوە ئەزمموی گەلی جوو سرنجڕێشە زۆر نازیەکان تەنانەت لە ئەوانی خۆشیان خۆش نابن دەستیان هەبوو لەگەڵ نازەکان و خۆڵۆ ئەمان زەکاوەیە جارێک کە دووبارە نەبییتەوە و بنەبڕی کەیوە ئەم دەمەترسیێنێ چونکە بەڕاستی شتێک هەیە لە ناو بەشێک لە توێژەرانی کورد قسەیەک زۆر سەمەزاکێشە ئەڵێ ئەنفال پرۆسەیەکە لە پێشمانە هێشتا توامانەوە نییە مادەم عقلیەتەکە ما بێت زاهتان لێک لەو توێژەرە بەڕێزانە کە شتی زدی هەیە ئەڵێ بەڵگەم بە قسەکەم داعش بوو لە شنگال بەڵێ کە من دەمگوت ئەنفال تەواو نەبووە ئەنفال عقلەتەکەی تەواو نەبووە فەرمو بینیتان لە شنگال چی بەرامبەر کوردانی یەزیدی کرا کەواتە ئەو عقلێتە مادام وجودی هەیە تو ئەبێ کەلتورەکەی یان عقلەتەکە بنە بڕکەی بۆ ئەوەی جارش نەنە ناو خۆی خۆت وەکو کورد و لەنە داگیرکەران بیر لە پرۆسیەکی وانەکرێتەوە یعنی چی بکرێ باشە بۆی کە پرسی ئەنفال لە نمونەی هۆلۆکۆست بە زیندوی بمێنێتەوە بەڕاستی هەم یادی بکرێستە تەسەوەر کە هەموو ئەو وڵاتانەی کە ڕوبەڕووی سیاسەتی نازیەت بوونەوە لەوێ لە تاوانی هۆلۆکۆست ئەرمەنەکان ئێستا هەمووی پەیکەریان دروست کردووە بۆی ئەمەوە لە زایی دۆکۆمنتیان دروست کردووە بەڕاستی ئێستا زۆر گرنگە لە کوردستان پرۆسەی ئەنفال ئێستا لە منهەجەکانی خوێندنە پێویست بۆ دەکات بە بەردەوام کۆڕ و کۆبوونەوەی بۆ بکرێ توێژەری شارەزا لەو بارەوە پشتیوانی بکرێن و بچن کاتیان بۆ تەرخان بکرێ نەوەی تازە لە بەرامبەر ئەو تاوانە بەڕاستی بێ ئاگانە بێ مەسەلەن بینیما خۆ جووەکان چۆن توانێن دەوڵەتی خۆیان دامەزێنن یعنی هاوڕێی وا دەڵێ جووەکان تەنانەت مەسەلەن سەعاتی دەستی گوێیان بەڕەمز هەڵگرتووە توێتی ئەو سەعاتە یادگاری فلان هاوڵاتیەمانە کە نازەکان جینۆسایدیان کرد لە ناویان بەرقەفل و ئایمان کرد تەنانەت پێڵاوەکەی تەنانەت میپێچەکەی هەموو ئەمانان لە مۆزەخانە هەڵگرتووە ناوی لەسرە ڕقەمی لەسرە بۆچی بۆ ئەوەی لە ناو نەوەکانی خۆیانە بە یادەوەری زیندوو بێتەوە کە باو باپیرانیان ڕوبەڕوو زۆرە جینۆسایدێک بۆتەوە یعنی ئێمە ئەبێ نەک هەر ئەوەی کە بەڕێزت باس کرد پەیکەریان بۆ بکەین ئەبێ لە مۆزەخانەیە تەنانەت پێڵاوەکەشی نەعلەکەشی سەعاتی دەستەکەشیان ئەو کراسە کوردی لە بەریەتی ئەو کەوا کوردی لە بەریەتی ئەو چەفیار کوردی هەوری لە ملیەتی ئەوانش بە ڕەمز و لەنا مۆزەخانەیە هەبن بۆینەوە دوایینەوە بزانێ باو باپیرانیان ڕوبەڕووی چ قەت و ئامێک بوون هەوڵێکی زۆر هەبوو لە ڕابردوو مەسەرەن کۆمەڵی نووسری کە شارەزا لەو بارەوە کتێبی تۆمار کردووە توێژینەوەی کردووە بەڵام ئەوە بە تەنیا بەس نییە بەڕاستی کە تۆ تەماشە دەکەی تۆ گەورەی تاوانەکە دەبینی ئۆزە تێدەگەی چەند پێویستەیانی ئەوە ئەو پرۆسەیە هەمیشە ئەبدێت بکرێتەوە ئەوەی گرنگە بەڕاستی ئەزمموی دادگایکردنی حەجاز بەو شێوەیە بەڵام خۆزگا وەکو پرۆسەی دادگایکردنی سەرانی ڕژێم شەفاف لە بەردەم میدیاکان ینی بگوازترابەوە ومان بینی مەسەرەن دادگای سەدام و عەلی شیمیایی ئەوانەمە خەڵک بیبینی ئەو تاوانبارەی کە
ینی خۆ کە سوکاری ئەنفالکراوان لە ژوورەوە بەڵێ لە ژوور ڕێگەدراوە ڕێگەنەدراوە هەر لە زاری ئەوان هەندێک شت گواسترایەوە ینی ئەو بوو بەڵام خۆزگا پێداگیری کرابە کە ئەوە ڕاستە خۆچکەوەکو گوتمانەوە دادگایکردنی پرۆسەیەکە کە ئەوەی عقلەتی لە پشتی بوو بۆ لە ناوبردننی میلەتێک بۆیە من تاکید لەسەر قسەکەی جەناب دەکەمەوە زۆر ڕاستە و برادری کە باسی کردووە ینی ئەزبوونی داعش ئەومان پێ دەڵێ کە ئێمە میلەتێکین هەمیشە بە ئاماز دەگیرێن بە ئاماز دەگیرێن بۆ عقلێتەکە تەواو نەبووە و پرۆسەکە نەبووە ئەوەی لە سەرەکانی کرا چەچی فسفۆر بەکارهات چەچی قەدەغەکراو بەکارهات بۆ لە ناوبردننی گەلەکەمان ینی لە مەتینا بەکارهات چەچی قەدەغەکراو ئێخوامان هەم زۆرێک لە جینۆساید نیە ئەو هەر جینۆساید هەر ئەنفالە هەر کۆمەڵکوژیە هەم تاوانی هەڵەمجێ لەبەرەوە عقلێتەکە لەبەرەوەی عقلێتەکە تەواو نەبووە دەبێ ئێمەش تونتر بین لە دۆستەکە بۆەوەی زیاتر بە یاسایی بکەین و دیکۆمنتی بکەین زیاتر قسەمان بێ لەسەر مەزلومەتی خۆمان جانبێشت کە زۆر جار دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان بیانوی ئەوە دێنەوە دەڵێن ئەوانەی کە لێرەن تاوانباری ئەنفالن ئەوانن کە لێبوردنی گشتی بەرەی کوردستانی کەوتون بەڵام ئەگەر بەس لە زانی بە قانونیەکە ئەوە وەرگین ڕاستە تۆ لە چوارچێوی پرۆسێژی سیاسی وەرچەرخانێکی سیاسی لێبوردنت بۆوانە دەرکردەوە بەڵام حەقی عام کە ئەنفال کراوە کە خەڵک شەکوای لەبەر دژی ئەوانە تۆمار کردووە ئەوە نابێ ڕێگر بێ لەوەی کە ئەو تۆمەتبارانە پەلچێشی دادگا دۆسییا بەکەم کورتی بێنێت دوای بەڕاستی هەتا ڕۆژی ئەو ڕۆژ ئەوان داوای شتێکی زۆر بەسییان نەکردەوەن دەڵێن لە باری معنەوی ناکرێ ئەنفالسیەک تۆ فەزلی کەی بەسەر من بەسەر کە سوکاری ئەنفال ناکرێ منطقەی ئەنفال کراو لە ئۆردگای ڕزگاری و لە چەمچەماڵ و لە بادینان و لە بالیسان و لە خۆشناوەتی و لە مەرگە و لە گەرمیا هەموو ئەو شوێنانە بەڕاستی دەستی ئاوەدانیان لە پاشی شوێنەکانی تێستاش هەر بۆنیان فالی بەڵێ بۆنی لێ خۆمە بینیمان تەنانەت کە سوکاری ئەنفال کراوان لە بینیمان لە چەمچەماڵ خۆشەدانیان نەکرد بۆ ئاوی خواردنەوە خۆشەدانەکەن بۆ گۆشتی زۆر سادەی ژیان کە دەبوو بە پێچەوانە بووە ئێستا باشترین خزمەت گوزاری لەو ناوچانە بووە باشترین ژێرخانی خزمەت گوزاری لەوێ دروستکرا بووە من شتێکم بیست نازانم تاسەند ڕاستە دەڵێ ئەو شارانەی لە ئەوروپا مەسەر بۆ نمونە هۆڵەندا ئەڵمانیا نەمسا چکسلۆڤاکیای قەدیم یانی ئێستا بۆتە چەند دەوڵەتێ پۆڵەندا من شتێکم بیست دەڵێ ئەو شارانەی خەڵکەکەی قوربانی زۆریان داوا بەرامبەر نازیەت قاومەیان کردووە ئێستاش بودجیان زیاترە لەو شارانی کە ڕوبەڕووی ئەوە بۆ تاکید ئێمە لە سەفەری پاری ئەڵمانیا ئەوەمان لە بەرلین بینی بەرلینی شەرقی و غەربی شەرقیەکە لە بەروی وەزعی اقتصادیان زۆ خراپ بوو بەڵام دوایەوەی دیواری بەرلین ڕوخێندرا و یەکیان گرتەوە ئێستا زۆرترین پرۆژە ئەو دەوڵەتە بۆ بەرلینی شەرقی تەرخان کردووە لەبەر ئەوەی دەیەوێت وانیشان بدات ئەو جیاوازیە لە نێوان ڕۆژەڵات و ڕۆژاوای بەرلین نەماوە پێویستی پێ هەیە کاکەی من میلەتەکەمان ینی لەو سنوورانە زۆرترین زیانیان بەرکەوتووە ئەو بینیمان و باس لە گەرمیان دەکەین لە ئەسکەر لە گۆپتەپا لە ڕزگاری لە هەموو ئەو شوێنانە ئەوانە پێویستیان بە زیاتر ئەوە هەیە خۆ گلەی من لەسەر مەسەرەن لە کارنامەی حکوومەت لە هەفتەی ڕابردوو کە قسەمان لێ کردەوە یەکی لە گلەیە کارمانەوە بوو هەوڵ نەدراوە میزانەی تایبەت بۆ هەڵەبجەبی هەڵبجە جیاوازە لەگەر شارشتکە بەحسا پارێزگا ونیە هەر پارێزگا جیاوازە لە بەرەوەی تۆ تێکت داوە چیمیاباران کراوەکو تۆ باست کرد ینی هەندێک ڕەگەزی ژیان سوسەتی هەبێت بەڵێ دەبێت خصوصەتی هەبوو بەڕەوەی قانونیشە بەڵێ دەستوریشە ینی ئەوە شتێک ناکەێت تۆ جیاوازی نییە ئەوە پێ ناگوت لێ جیاوازی ئەوە قانونیە هەتا ئەگەر جیاوازیش بێ پێویستە بەڕاستی جیاوازی بکرێتەوەی قوربانی زۆری داوە بڵێ بۆیە ئەم دۆسیا نزام ئەوە دەوڵەمەندی ئەم دۆسیە دەرەخە یعنی بۆیە دادگایکردنی عەجات ئەو فایلانەش جارێکی دیکە زیندوە کاتەوە ئەو دۆسیە جارێکی دیکە زیندوە کاتەوە کە ئێمە لە هەموو جانێ بکات قسەی لەسەر بکەیت ینی ئەبێ قەرەبی بەدواوە بێ ئەبێ داوای لێبوردنی بەدواوە بێ ئەرانی ئێستا دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق بە فەرمی داوای لێبوردنی ئەتفالی نەکردووە داوای لێبوردنی هەڵبجەی نەکردووە لەبەرەوە کە عەجاز دادگایی ئەکرێت
ئەم دەرگای جارێکی دیکە خاتەوە سەرپشت کە دەبێت ئێمە ڕشت بینە سەرەوەی دەبێت دەوڵەتی عراق داوا لێبوردن بکە دەبێت حکوومەتی عراق داوا لێبوردن کە لە چیمەبارانی کوردستان لە ئەنفالی کوردستان و دۆستەکە بە کەم و کورتی نێڵێتەوە کە دەڵێن دۆستەکە بە کەم و کورتی نێرێتەوە ئەوەی کە جەنابەت باس کرد لەسەر خزمەت گوزاری و ئەو کەمپانە هەڵۆشێنێتەوە ینی ئێستا مەداواکەین ئەو کەمپانیی کە بەعز دروستی کرد بۆ کە سوکاری ئەنفالکراون نەمێنن لانێکم شارەشان بۆ تۆ سەر زێدی ئەسلی خۆی خزمەت گوزاری بۆ بچێت زۆر گرنگە هاوڕێ هەندرێن بەڕاستی ئەو کە سوکارانەی کە بەو دۆسیێت داچوون دوای سی و چەند ساڵ لێ خۆش نەبوون سەرەداوەکانی حەجازیان دۆزیەوە شەکوایان تەزیر کرد ئەوە زۆر ینی ئەوە زۆرێک وزە دەداتە ئێمەمانان بەڕاستی زۆر بە خۆشحاڵیەوە بۆی هەمومان پشتیوانیمان بۆ بڕیاری دادیا کرد بە کارێکی یەکجار گرنگ مازانی بەڵام هێشتانیش ئەوە سەرەتایە سەرەتایە ینی هەڵەیە ئەگە پێمان وابێ کۆتایی هاتووە زۆر هەڵەیە نەخێر ڕگاش بدەین تەنانەت دادگاش دایخە نەخێر نابێت بەردەوام بێت بە تابەتیش تاوان بارانی دیکەی داڵدەدراو لە هەرێمی کوردستان بۆ ئەگەر هەوڵێکی وا هەبێ ئەگەر هەوڵێکی وا هەبێ بۆ نمونە لە دوای دادگایکردنی عەجاز ئەم دۆستێدا بخرێ ئەبێ ڕێگری لێ بکرێت ڕاست بەڕاستی من بۆ خوب زۆر کەیف خۆشم لە بەرەوەی بەزانیت دایما قوربانین هیوادارم ئەم دۆسیە نەکدا نەخرێ بگرە شتی کەشی بەدووادا بێ کۆتا پرس بۆ جەنابەت بەزێ بەڵام من کۆتا پرس دەمە جەنابەت بەس دەبێت بە شێوەزاری باسمان لەوە کردگوتوان ڕۆژی زمانی دایکە زمانی کوردیە من زۆر جار گلەی ئەومان لێ دەکرێت هاوڕێ هەندرێن گلەیەوە کرێ ڕێ ئەنگۆ کە لە تەلەڤزیۆن دەرەکەون زمانی خۆ لە خەرچیە گۆڕن ینی بەڕاستی بەڵێ بۆ شێوەزارە گوتی گرنگە ینی بەڕاستی ئێستا من کاسما و گوندانە زۆر زار پیرەژنەشێ دوینم ئەوانم دەستیان بە زمانی خۆوە گرتیا ئەوە زۆر گرنگە ینی بەڕاستی ئەوە ڕۆژێ مناقەشەم لەگەر یەک لە نووسەرەکان کرد کە سبەینێ کتابەکەی براوە بیتەوە یەکسەر گوتی ئەتو ڕوانزی یان خۆش ناوی چکە من بەڕاستی لە بینی خۆن بە شێوەزاری خۆن قسەن کرد گرنگە ینی زاریش بۆ ئەو شێوەزارانە بۆی بمینێنەوە بۆ شێوەزارە قسە بکەین ئەمێن سوپاست دەکەم بەڕاستی دوو پرسی زۆر گرنگ بۆ ئەوڕۆ قسە و قسە و باسن لێسەرکردێکیان مەسەلەی زمانی داکە داک گرنگە داک زۆر داک مەدرسەیە هەمومان بە منداری لە بەردەستی ئەو مامۆستایە پێگەیشتین ینی قسەکردن بە زمانی داگزمە ئەوە بەڕاستی زۆر گرنگایی دووەمیش بەڕاستی کە قسە ئەو لە مایکی ئاپۆرە قسە و باسن لەسەر کرد ئەویش پرسی دادگاییکردنە هیوادارم ملەتی ملەتێمە جارەشی دی ڕوبەڕووی ئەنفال و جینۆساید نەبێتەوە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازین تا پرسێکی تر ماڵاوە